بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە مەودایەکی ترا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. بەرنامەی ئەمڕۆمان تەواوکاری بەرنامەی پێشۆ ئێمە قسە لەسەر مەوداکانی پەروەردەوە یاخود بەها معریفیەکان لە ناو سیستمی پەروەردە لە ناوەندەکانی خوێندندا دەکەین. هەوڵ دەدەین قسە لەسەر سیستەمی پەروەردە بکەین و هەروها قسە لەسەر ئەو بەها باڵایانە بکەین کە لە ناو سیستەمی پەروەردەیدا گرنگە هەبێت بە تایبەتی هەر یەک لە بەهاکانی نیشتیمانی، بەهای ئاینی، بەهای مەدەنی کە ئەمانە کۆمەڵک بەهای گرنگن لە ناو ناوەندەکانی خوێندندا. فێربوون لەوانەیە ڕێگاکانی فێربوون ئاسان بن، بەڵام ئەوەی ئەمڕۆ قسەی لەسەر دەکرێت لە ڕووی معریفیەوە قسە لەسەر سیستمی پەروەردەیی دەکرێت. دەیان ڕێکخرا و دەیان وێزگەی جیاواز یاخود بڵندگۆی جیاواز دروستوە لە دەرەوەی سیستەمی پەروەردەیی دەیەوێت ئیش بۆ چاکسازی و ڕیفۆرم لە سیستەمی پەروەردەیی بکات لە هەرێمی کوردستان. ئێستا گۆڕانکاریەکانی دنیا خێران تەکنەلۆژیا پێشکەوتووە، تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕوبەرێکی فراوانی کاری میدیاییان داگیر کردووە. ئایا هیچ خەمێک لە سیستەمی پەروەردەیی خوراوە لە هەرێمی کوردستان؟ ئایا سیستەمی پەروەردەیی لە هەرێمی کوردستاندا ئیشی بۆ ئەوە کردووە کە بەها باڵاکان یاخود ئەوەی پێوتێ قیەم لە ڕووی ئاینیەوە بە تایبەتی پەروەردەی ئیسلامی و هەروەها لە ڕووی نیشتیمانیەوە بەها گرنگەکان هەستکردن بە بەرپرسیارەتی و پەروەردە مەدەنیەکان ئەوەی پێوتێ ڕۆحی تۆلێرانس و پێکەوە ژیان ئیشی بۆ کراوە تاواکو ئەمانە ڕنگدانەوەی هەبێ لە ناو زیهنیەت و بیرکردنەوەی خوێنکاردا. ئەمانە کۆمەڵێتەوەری سەرەکین لە بەرنامەی مەودای ئەوڕەماندا پێشکەشی دەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا ڕێواز فاتح توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد، دکتۆر حەسەن سابیر شارەزا لە بواری سیستەمی پەروەردەیی و هەروەها یەکێک لە هەڵسوڕاوانی ڕێکخراوی گەشەی پەروەردە لە سنووری پارێزگای سێمانی. بەخێربێن بۆ بەرنامەی مەودا. مامۆستا ڕێواز بەها باڵاکان بە تایبەتی ئێستا بەڕێزت توێژینەوە شتیان وەکو توێژەرێک کە توێژینەوەت کردوە لە بواری مێژووی هاوچەرخی کوردایی لە قۆناکە دیاری کراوەکان و هەروەها مامۆستاشی لە ناوەندەکانی خوێندندا ئەوەی کە دەرکتان کردووە تا چەند بەها باڵاکانی ئەوەی پێوتێ قیەم گرنگە لە ناو سیستەمی پەروەردەیی هەرێمی کوردستاندا هەبێت یاخود ئایا وەکو پێویست بوونی هەیە؟ سوپاس بۆ ئەم بەرنامەیە دەستخۆشتان لە یەکەم. وزارەتی پەروەردە هەر بۆ خۆی پەروەردەی پێش تعلیم خستووە، چونکە وزارەتی پەروەردە ئەنجا فێرکردن. بەڵێ بە تەکید بەها باڵاکان و بەها ڕۆشتیەکان و بەها پەروەردەیەکان لە ئەولەوێتی کاری وزارەتی پەروەردن لەوانەیە کەم تا زۆر گلەی هەبێ لەم لاولەولا لە چەسپاندنی بەهاکانە، بەڵام کاری بۆ کراوە. ئەم سیستەما تازەیەش کە پێوترێ بریتیش کانسەڵ پێم وایە زیاتر جەخت دەخاتەوە سەر گرنگیدان و دووبارە فۆرمەڵەکردنەوەی ئەم بەهایانە هەم لە کەسایەتی خوێنکارە هەم لە کەسایەتی مامۆسایە. ئەلبەتە بواری پەروەردە بوارێکی فراوانە، ناکرێ بڵێم لە قۆناغێک لە قۆناغەکانە ئەوە پێشکەوتۆ لە میتراوە هاتوۆتە دواوە. وردە لەبەرەوەی بەشێکە لە تەواوی ئەو گۆڕانکاریانەی لە کۆمەلگایە هەیە متەئسیرە بێ بە هەموو لێکەوتۆ دەرهاوێشتەکانی گۆڕانکاری سیاسی کۆمەڵاتیەکانی تری کۆمەلگاش. پەروەردەش بەشێکی دانەبراوە لەمە، لەبەرەوە هەر کاتێک کۆمەلگا هەر گۆڕانکارێکی لە مەجالانەیە بەسەرابێ حتمما پەروەردەش بەسەریایە. و ئێستا خۆشبەختانە تا ڕادەی کەریمی کوردستان بەرەو ئۆقرەیەکی سیاسی باشترە ڕوات و بارودۆخی کۆمەڵاتی پێشکەوتنێکی ئەوتۆی بەخۆیەوە بینەوە خۆ لە پێش دەستپێکی بەرنامەکەی باسی ڕۆڵی تەکنۆلۆژیا و هۆشیاری کۆمەلگای مەدەنی و ڕۆڵی میدیات کرد. ئەلبەتە هەموو ئەمانە کاریگەری هەیە لەسەر بواری پەروەردە و کاریش ئەکرێ بەردەوام بۆی ئەم سێکتەرە بە ئاراستەیەکی باشتر پەروەردەیەکی سەردەمیانەتر کارێکی باشتر بۆ خوێنکاران و بۆ کۆمەلگاش بکرێت. بەڵام مامۆستا ئێستا ئەوەی کە پێوتێ بەهایە خۆت قیەمەکان کە لە ناو سیستەمی پەروەردە گرنگە ئەوەی لە بریتیش کانسڵەکە تایەتی یا حەقلێک یا بەشێکی سەرێکی ڕوبەرێکی فراوانی داگیر کرۆ بریتێ لە ڕەفتار قسە لەسەر ڕەفتار ئەکرێ یاخود لەسەر بەها کە مامۆساش و خوێنکاریش ئەم دوانەیە کە ئەم دوالیزمەیە پێکەوە بەسێتەوە. یعنی ئەمە زیاتر کۆمەڵی شتی عمومی و گشتیە، بەڵام ئێمە ئەگە وردی کەیتەوە بۆ کۆمەڵی بەهای تر بۆ نەوەکو بەهای ئاینی بۆ یاخود قیەم ئەوەی کە پێوترێسە لە وڵاتە پێشکەوتەکانی تریشاوەکو بەریتانیا ئەمریکا تەنانە بۆ دەرسی وانەیەکی وەکووانەی ئاین کاریگەریەکی پۆزیتیڤی هەیە بۆیان بەنسبەت خۆیانەوە جیاوازەوەی کە ئاینێکی جیاوازیان لە ئاینەکەی ئێمە هەیە، بەڵام کاریگەری هەیە. ئایا بۆ خۆی تۆزێک وردکردنەوەی زیاتر کە ئەمانە بە ئەم بەهانە ئاینە نیشتیمانە اینجا پرۆسە مەدەنیەکەی تۆختر و قوڵتر بکرێتەوە گونجاوتر نییە؟ بە تەکید خۆی وزارەتی پەروەردە لە منهەجی خوێندنە پێم وایە
بە شێوەیەکی پرۆگرام سازی کاری بۆمە کردووە ئەگەر لە ابتیدایی وەریگرین بابەتێکمان هەیە بە ناوی پەروەردەی مەدەنی هەر لە یەکی ابتیدایی و تا سێ ابتیدایی لە سێ مەرحەلەی جیاوازە پەروەردەی مەدەنی خوێندکار فێری تایبەتمەندیە کات فێری بەرپرسیارەتیە کات فێری خۆشویستنی دەسڵاتێ کات دواتر کەیتە مەرحەلەکانی سەرروترەوە لە پۆلی 4 ابتیداییەوە هەتا گاتە 12 وێژەی بە قۆناغە وێژەیەکان و طبعاً لە ئامادەی دەستپێکە هەموو ئەمانە کاریان لەسەر بەهانیشتمانیەکەش کردووە بۆ نمونە تۆ لە پۆلی 4 ابتیدایی و بەشێک لە بابەتی کۆمەڵایەتی هاونیشتمانی بوونە ئەم هاونیشتمانی بوونە هەر بە تەنها باز لە نیشتمان ناکە باز لە ڕفتاری خوێنکارەکات باز لە پەیوەندی خوێنکارەکات لەگەڵ ژینگەکەیە اینجا باز لە خێزانەکات باز لە بەها پەروەردەیەکانی ترەکات و تا سەر ئەکەوێت بەڵێ بەهانیشتمانەکانی شیتایە و بە تایبەتی ئێستاوەک بەڕێستان وتان لەم سیستەمە تازەی بریتیش کانسڵ و لە دوا گۆڕانکاری پرۆگرام سازی وزارەتی پەروەردەیە بابەتێکی نوێ حازر کراوە هەر چەند مەکتەبێکیش لە سلێمانی بەتێس ئێستا ئیشی لەسەرەکەن کارامەیی و بەها کۆمەڵایەتیەکان ئەلبەتە بابەتە بە تەواوی بۆ فێرکردنی بەها کۆمەڵایەتیەکان و باڵاکردنی بواری پەروەردە لای خوێنکار و لای مامۆستا دانراوە ئەوە نەی من ئاگدار بم بابەتەکە لە قۆناغی تێستایە تەنانە دەرەجەی لەسەردانراوە بۆ ئەوی خوێنکار و مامۆستا پابندێکی تەواویان بۆ لایەنە بابەتی و لایەن معرفیەکەی بابەتەکە بێتنەک بە پەیوەندی ئاستی دەرەجە و دەرەجەکاری بەڵێ سپاس مامۆستا دکتۆر حەسەن دووبارە بە خێراتنی بەڕێز دەکەین ئەوەی بەڕێزت هەم وەکو مامۆسای زانکۆ و هەروەها وەکو توێژەرێکش کە ئێوە توێژینەوەشتان لە ساڵانی پێشوە لە بواری سیستمی پەروەردەیە هەبووە بە بڕوای تو ئەمەی مامۆستا ڕێواز باسی کرد یعنی تەرجەمە بووە بۆ ئەمری واقعە هەستی پێ ئەکرێ لە کاتێککە ئەبینین ئێوە هەم لە بواری کۆمەڵێک مامۆسای زانکۆ هەوڵێکتان هەیە لە کارە بۆ دروستکردنی ئەوەی کە بتوانن چونەڵی بە کەلتورکردنی پەروە یاخود پەروەردە بایەخ و برەوی پێ بدێ و ڕێکخراوتانێ بە ناوی ڕێکخراوی گەشەپێدانی پەروەردەوە ئایا ئەمانە ئەبینرێ یعنی یاخود بە چاوی سەر هەستی پێ ئەکرێت کە ئەمانە تەرجەمە بووێ بۆ ئەمری واقع یاخود هەروکو مامۆستا ئاماژەی بۆ کرد ئەوانە لە ناو پلانی ئەو بریتیشکان سڵا هەیە کە بڕیارە ئیش لەسەر ئەوە بکە بۆ ڕیفۆرم لە ناو سیستەمی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان. بسم الله الرحمن الرحیم پێشێکی سپاس بۆ بەڕێزت مامۆستا بۆ ئەم بەرنامانە زۆر پێویستە بکرێ یعنی لە هەموو کەناڵەکانە بتوانرێت ئەم جۆرە بابەتانە بورژێنرێ و باس بکرێت و گرنگی پێ بدرێت چکە بەڕاستی ئەوەی مامۆستا ڕێواز سوتی طبعاً یعنی بڵین ڕێگاکەی خۆی گرتووە بدەوێت کە تەجسید بوو بێ و بە فعلی ئەو بوارە لە ناو خوێندنگەکان و لە بە تایبەتی بڵێن لە زانکۆکانە ڕەنگی یابێتەوە بە کردار و بەبوون و بە فعلی لە کەمێکە یعنی لە نسبەتێکی زۆر کەمی قوتابی خوێندکارانە ئەوە بەدی ئەەکەی بۆیە لایانی چۆن هەستە بەوەکەی کە ئەمە لێکەوتەی نەبووە مامۆستا یعنی لێکەوتەی نەبوو لەبەرەوەی ئەو قوتابیەیە کە تۆی بینی هاتوۆتە جامیعەوە هیچ پیرۆزیێکی لا نییە بۆ خوێندنەکەی خۆی و بۆ ئەو شوێنەی کە دەرسی تیا خوێن و خوێنی تیا خوێنێ و حتا بگرە بڕای بە شەهادەکەیشی زۆر نییە بەڵام هاتووە ئەخوێنێت لەبەرچی لەبەرەوەی کەوا کە لە ئەوڵ ئەم تەنەبێ هاتوۆتە ئەم شوێنە بۆی باز نەکراوە کە پێویستە بڕوابوونێکی تەواوی بەو بواری خۆی هەبێ بە خۆشی هەبێ و بەو شوێنی کە تیا خوێنێ هەبێ یعنی لە دوای ئەوە لە ڕووی ڕەوشت و تەعاملکردنەوە سێرەکی کەسێکی بەتەمەنە دامەزراوە یان تۆ خوێندکاری جامیعە و تەلەبی جامیعە حکمی مامۆستای هەیە وکو مامۆستا وایە لەبەرەوە لە جامیعەیە تەعاملی تەلەبەت جیاوازی بێ لەگەڵ مامۆستای جیاوازی بێت بەڵێن بۆ نمونە مامۆستا کێچێتە ناو هۆڵی خوێندنەوە وەکو ناوەندەکانی تر نییە تەنەوە هەستێ لەبەرەوەی لە ئاسێکی دامەزراوە بەڵام لەگەڵەوە شایبینی سێرەکەی زۆر هەز بە کەم تەرخیمێکی زۆرەکەی لە زۆر بوارەوە ئەم تەلەبانە کە دێنە ئەو شوێن دێنە جامیعە یاسمینە کە تەخەڕوجیشەکەن کە هیچ بنە مامۆستا سێرەکەی ئیلا دانەمەزراوێکیان پێوە دیارە مەبەست ئەوەی ئەم دانەمەزراوێ یعنی لە غیابی بڵێن بەهاکانە یا بەهانەی ئاماژەمان پێکرد هەم ئاینی ئەم نیشتیمانی ئەم بەهای مەدەنی لە جامیعەیە بەڕاستی ئێستا بڵێن هەندێک بابەت دانراوە بابەتی زیاتر بڵێن بابەتی کوردۆلۆجی کە باسی بەهانەتەوەیەکانە کە باسی بەڵام بە سرف دابدرابێ بابەتێکی پەروەردەی سرف
بۆ خوێندکار نیمانەشتیوا لە جامعە. ئەوەی من کە باسیەکە ماوەسە هەڵبەنمە بەسمەوەیە کە ئەو قۆناغە پەروەردەیە و بەهانەیە کە لە قۆناغی سەرەتاییەوە لەگەڵ خوێندکارە گەورە بێ وەکو مامۆستا هێمای بۆ کلوانێ لە پۆلیسی سەرەتاییەوە هەتاوەکو پۆلی 12 بەهاکان قۆناغ بە قۆناغ گۆڕانکاریان بەسەریانی لە سێوە بۆ نمونە پەروەردەی مەدەنی دواتر پەروەردەی ئیسلامی دێتە پاڵی اینجا کە بابەتە کۆمەڵایەتەکانی دەرسێکە ناوی هاونیشتیمانی بوونە قسە لەسەر خێزانەکە سیستمی پەروەردەی خێزانی گەورە و بچوو ڕایەڵە کۆمەڵایەتیەکان هەموو ئەمانە یعنی تۆ ئەتەوێ بڵێ ئەم مەرحەلانەم قۆناغانە هەست ناکرێ یعنی قوتابی ئەمانەی وەرگرتوێ و کە دێتە زانکۆش باشە تا چەند لە ڕووی عقلیەوە یا لە ڕووی ئەگەر لەکدانەوەیکی بڵێن معریفیانەی بۆ بکەین تا چەند ئەمە ضرورە بۆ واقعی ئێستای هەرێمی کوردستان زۆر پێویستە لەبەرەوەی کە بەڕاستی سە چەندە تعلیم پێویستە تعلیم ئەگە پەروەردەی لەگەڵان نەبێ ئەو تعلیمەش دەور نابینێ چونکە زۆر جار تعلیمەکە بە پەروەردەکە ئەگاتە بەرامبەرەکەت ئەگاتە ئەو قوتابی ئەو خوێندکاری کە تۆ دەرسی پێڵێ بە تایبەتی لە جامعەیە پێ دەڵێم یعنی کە ئەوانەی کە هێن بۆ لای ئێمە یعنی کۆمەڵە شتە بینی لەو قوتابیانی کە لە 6 دەرەچن دێنە ناو زانکۆکان پەروەردەی ئەو بەها گەورانی کە بۆ پەروەردە پێویستە تا ئاینەتەوەی بێ یا ئاینی یا کۆمەڵایەتی بێ یعنی تیانە نییە بڵین بە کردار بە فعلی ببینی بەدی بکەین بڵێ ئەمانە بەو شێوەیە پەروەردە بووم نابینین تایەتیگەڕێتەوە دکتۆر هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە کە ئەو جۆرە بابەتانە کە لە ئیبتیدائیەوە کاری بۆ بکرێ پشگیری نییە پشگیری یعنی مەسەرەن بۆ نمونە ئێستا کۆمەڵە شت هەیە سزای لەسەر یا کۆمەڵە شتێ پاداشتی لەسەرە یا هاندانی لەسەرە ئەم جۆرە بابەتانە ئەم هاندان و کۆمەڵە شتێ لەسەری دانەنراوە هەتا دەرەجە بڵێن ئەوەی دەرەجە لەسەر ئینگلیزی و لەسەر کۆمەڵە شت دانرێ ئێستا کۆمەڵە بوار هەیە کە زۆر پێویستە بۆ ژیانی خۆمە هیچ نمرەیەکی لەسەر نییە و ئەو بابەتانە بە بابەتی لاوەکی دانراون و بە بابەتی سانەوی دانراون بۆیە بۆ شێوەیە کە سێری بابەتە ئێستا بڵێم من مناڵەکەی خۆم هەندێک بابەت هەیە کە لەوەی کە جەنابی مامۆستا ڕێواز ئاماژە پێ من بابەتی مافی مرۆڤ پێم بۆ سعی ناکەی بابەتێکی ئەو ئاسانە هیچ نییە باوکە سعیتان ناکەم ئەمە بۆ ینی هەست بە پرسیارەتی ناکەم بەرامبەر ئەم بابەتە بە شێوەیەکی سادەی سیرەکە چونکە دیارە واتە دەرسەکە خۆی بۆ خۆی خودی دەرسەکەەوە دەرسێکی لاوەکی بە دەستێکی لاو خۆی بتمێنە با سعی پێ بکەم بڵێ سعی پێ بکەم ئەو نامە بابەتێکی زۆر قورس نییە بگرە لەوانەیە مامۆستای ئەو بابەتە بەبێ امتحانیش دەریان چێنێ یا مەسەرەن یعنی گوێی پێ نەدا بۆ تەلەبەیە بۆ خوێندکارە فێری بکا بڵێ ماف چییە ئەم بابەتە زۆر گرنگە چونکە بەڕاستی ئێمە پەروەردە لەسەر ئەوە وەستاوە کە تۆ بتانی مافی بەرامبەرەکەت بدەیت ئێتر بە تایبەتی لە خوێندنە ئەگەر قوتابی یا خوێندکار توانی مافی خوێندنەکەی مافی مامۆستاکەی مافی ئەو شوێنێک کە تایژی معنەوەتانە کەسێکی پەروەردەکراوی زۆر باشە زۆر سپاس مامۆستا ڕێواز بێگومان مامۆستا یعنی لە ئەخیری بینەکانە کۆمەڵێک بۆ چوونی وروژان ئەوە جێگایەوەی بیکەم بە پرسیارێ بۆ بەڕێز بە تایبەتی کە باسی لە مەسلەی دەرس کرد وەکو یعنی هەندێک لەو وانانە بە تایبەتی و کە پێ و تێبەها باسی مافی مرۆڤ بیکر و مناڵەکەی خۆی بە نمونەیە نایەوە یعنی ئەمانە ڕاستە فعلەن ئێمە هەموو لە ناوەندەکانی خوێندنا ئاگامان لێ ئێڵینەوە دەرسەکان یعنی کراون بە دەرسێکی لاوەکی بە بڕوای تو ئەو سیستەمەشی کە باس کردیت شکان سڵاکە ڕاستە باسی ڕەفتاری تایە ڕوبەرێکی فراوان باس لەوەکە کە قسە لەسەر سلوک و ڕەفتار و ڕەوشت و وەسوکەوتی خوێندکار و گۆڕانکاری و چاکسازی تایە دەکا بەڵام ئایا ئەگەر ئەمانە کە کاتێ وانەیەکن وانەیەکی لاوەکی بێ لای خوێندکار بایەخی نەبێ بۆ خۆی ئەمە گرفتێک نییە لە ناو سیستەمی پەروەردەیە بە تەکید مەسلەی وەک مامۆستا فەرمووی دەرسی مافی مرۆڤ بۆ نمونە ئێمە لە ناوەندەکانی خوێندنا وا ڕاهاتوە ستافی ئیدارە ئەڵێ هەچ کەسێک بێڵێتەوە من کێشەم نییە چکە دوجارە بێ خوێندکارتی یا دەرچێت کەواتە لەم سەرەوە دەستی مامۆسای واڵا کردووە کە هەر ئەبێ دەریچێنی ئیتر تۆ چۆنیڵیتەوە بۆ من کێشە نییە کە لە کاتێکا من خۆم وانی مافی مرۆڤ موتوتەوە لە ڕووی منهەجەوە لە ڕووی پرۆگرامەوە با بڕوای من پرۆگرامێکی تەواو تێروتەسەلا پرۆگرامێک ئەگەر حەقی خۆی بیریەتەوە ئەگەر ئەو مەبدەئی سەواب و عیقابی کە مامۆستا بانگی کرد باسی کرد لەسەر کۆی مادەکانی تر هەیە لەسەر ئەمە شەبێ پێم وایە بە تەواوی جێ خۆیەگرێت بەهاکان لای مرۆڤ چەسپێنێ و هەرم بەهایانەی کە ئێمە قسەی لەگەڵ تێئەکەین پێم وایە لە منهەجی مافی مرۆڤ هەمووی باسکراوە بەهای هاونیشتمانی بوون بەهانەتەوەیەکان
ئینتیمای تۆ بۆ خاک بۆ وڵات بۆ نیشتمان بۆ خێزان بۆ مرۆڤ هەموو یانی تایە بەڵام مەبدەئی سڵاو بۆ عقابەکە لەسەر ئەم بابەتانە هەڵگیراوە. بەڵام مامەساگەر لێرەدا بوارێکم بیکەمە پرسیارێەوە بەڕێزت شتێکەیە زۆر گرنگە ئێسێمە بۆ نەگلەی لە حیزبە سیاسیەکانەکەین کاتێک کە تۆ بڕۆ پەیڕە و پرۆگرامەکانیان بخوێنەرەوە دنیایەکی جوانی تایە کۆمەڵی وێنەی جوانی تایە کوردستان و وڵاتت بۆکەن بە شامی شەریف کێشە نامێنێ عەدالەتی کۆمەڵایەتی ئەچەسپێ ئەمە وەکو پەیڕە و بەڵام سەیری شەکەی کۆمەڵگا ئالوودە و کۆمەڵگا داماوی دەستی ئەم هێزە سیاسیانی ئەگەر ئەمە بڵێن بە دیوەکەی تریا بۆ ئەو پرۆگرامانەی بەڕێزت هێمات بۆ کرد باس بکەین خۆ منیش ئەزانم ڕای گشتیش ئەزانێ مامەسا هەموو خۆشت ئەزانی پرۆگرام جوانە بەڵام کاتێک کە سیاسەتێکی پەروەردەیی بەهێز لە پشتیەوە نەبێ و بە کەلتورکردنی ئەو بەهایانە لەناو عەقڵێت و زیهنێتی خوێنکارە یعنی منهەج تا ئێوارە جوان بێ و شتی تیابێ وەکو مامەساوتی کرابێ بەلاوەکی ئایا بۆ خۆی ئەمە بێبایەخکردنی ئەو جوانیش نییە کە لەناو ئەو میتۆد و پرۆگرامەدایە. زۆر ڕاستە مامۆسای بەڕێز من پێشتر وتم خوێنکار تاکێکی ئەم کۆمەڵگایە لەناو ئەگەر ئازار و میحنەتە بێ لەناو ئازار و میحنەتەکەەوە سەردەرێنی و تێکەڵی کۆمەڵگای پەروەردەی ئەبێ ئەگەر خۆشی و بەختەوەری شەبی هەر لێەوە سەردەرێنێ بە ئەکیدی هەری لایەک لەم لایەنانی کە باسم کرد کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر کەسایەتی خوێنکار لەسەر دید و بۆچوونی ئەو بۆ ئەو بابەتەی کە ئەی خوێنێ لەسەر کۆی دنیابینی ئەو بۆ ئەو بابەتەی کە مەفروزە وەریگرێ مامۆسایکی بەڕێز مافی مرۆڤ ئەوتەوە 2 ساڵ پێش ئێستا بە منی وت مامۆسا چوومەتە پۆلەوە ئیمتیحانی خوێنکاران بکەم وتوانە مامۆسا بۆ ئەیکەی وتومە مافی مرۆڤە وتوانە کێ لەم هەرێمەیە مافی هەیە تۆ تاوەکو تۆ منهەجی مافی مرۆڤ وەک ئیمتیحان لەسەر ئێمە وەک عقابێک کە سەعیان نەکرد بوو تۆ عقوبەی ئێمە لەسەرەمە بێ کەواتە خوێنکار لەوە وریاترە تێبگات پرۆگرام بەشێکە وەک خۆت وتت ئەرزی واقع بەشێکی ترە ئەمە خاڵێکی تریش ئەومان بیر نەچێت دنیای تەکنۆلۆژیا و ئەم سیستەمی کە ئێستا جیهان بەڕێوە باو پێوترێ جیهانگیری تاکێکی لەم سەری دنیاوە بۆ ئەو سەری دنیا کردووە بە هاوبەشی خەم و خۆشیەکانی یەکتری ئێستا خوێنکار لەیەکی ئیبتیدایەوە تاوەکوگاتە جامیعە هاو ئاستەکەی خۆی لە وڵاتێکی پێشکەوتوترە ئابینێتەوە لەوەش هۆشیارترە باز بەسەر ئەمۆزعیا بات لەوەتی ئەگات بۆچی گەنجێک لە ئەوروپایە وەک ئەوە هەموو ئەو مافانەی هەیە بۆ ئەم لێرە نیەتی کەواتە لێرە وردە بەهاکان لای کاڵە بێتەوە بەهای ڕازگۆی لای کاڵە بێتەوە فێری خۆ دزینەوە بێت بڕای بە ژیان و بوونی ژیان نامێنێ کاتێک مرۆڤ ئومێد و هیواکانی بۆ ژیان لە دەسەیە بەلایەوە گرنگ نییە خەریکی بەهاکان بێ بۆ جوانکردنی دیوە تاریکەکەی ژیان کەواتە فعلەن یەکێک لە معاناتە هەرە گەورەکانی کۆمەلگا دواکەوتوەکان بە کۆمەلگای ئێمەشەوە کە بەداخەوە لەم دروشمە ئێمە شێشتا ناتوینەتە دەرەوە ئەوەیە کۆمەلگای سیاسی هێندە بەڕێخەری کارەکانە لە بەرژەوەندی خۆی هێندە کارگێڕێکی تۆکمە و باش و تەندروست و زانستی نییە بۆ ئیدارەدانی کۆی تواناکانی تاکەکانی کۆمەلگا بە خوێنکاران و سکی پەروەردەگەرمە ئێمە بۆی بۆ ناو سیستەمی پەروەردەی بۆ لە خشتەی وانەکانە تۆ سەیرەکەی وانەیەکی و پەروەردەی ئیسلامی کە پەروەردەی کۆمەڵی قیود و پێدرا و بەها و نۆرمی جوانی ئەخلاقی تایە و ئەوەشی کە دانراوە ئەو سیستەما ئێمە بەشێکی زۆری لەوە چ مامۆسای بەڕێزی شەزانێ ئەوانەی ئەو سیستەمۆیان داناوە لیژنەیەکن خەڵکی مختەسن و هەوڵیان داوە لەگەڵ ڕۆحی سەردەمەکە و گۆڕانکاریەکان و ئێستای وەرگرتنی قوتابیانە بگونجێ بەڵام ئەبینی لەوا بۆ بە دەرسێکی لاوەکی لە دەرسی پێنجەم و شەشەم دانراوە جاوی خوێنکار تااقەتی نییە برسیەتی خەویە یاعی نەخراوەتە ناو دەرزە بن ئەساسیەکانەوە و هەروەها دەرسی تریش وەکو مافی مرۆڤ وەکو مامۆسا هێمای بۆ کرد یعنی بۆ خۆی ئەمە لە ناو سیستەمی پەروەردەی یا مامۆسا یعنی بۆ خۆی ئیشکالەکە لەوانەیە لەوێەوە سەری هەڵدابێکە خوێنکار کە ئەزانێت دەرسەکەی لاوەکی یا زۆر جار دەرسی ماف ئەڵێ قەیناکەم دەرزە فەراغە مامۆسا نایەت یعنی بێبایەخ کراوە نەکراوە بکرێتە بە عەقڵێتێک کە خوێنکار پێشوازی لێ بکات و تامەزرۆی ئەو دەرسە بێ کە باسی لە مافەکانی خۆی مافی مناڵ مافی دەوروبەر مافی کۆمەلگاکەی بۆ بکات. بەڵێ خۆی بە تەکید ئێمە گرفتە هەرە گەورەکەمان لەوایە سیستەمی پەروەردەی ئێمە هەمیشە لاسایکەرەوەی سیستەمێکی پێشخۆیەتی زۆر جار لێرە و لەوێ بیسین ئەوترێت کە لە وڵاتێک سیستەمێک بەسەرچێت ماوەی بەسەرچێت ئەهێنرێ لە کوردستان دەستپێکێکی بۆ ئەکرێت سیستەمی پەروەردە و فەلسەفەی پەروەردە لە وڵاتی ئێمە هەڵقوڵاوی پێداویستی و بەهاکانی ناوناخی تاکی کۆمەلگای ئێمە نییە هەمیشە ئێمە تەقلیدی سیستەمێکی تر ئەەکەین کە بۆ کولتورێکی تر بۆ کۆمەڵێ بەها و بۆ کۆمەڵی ئەخلاق و دنیابینی تری کۆمەلگایەکی تر دانراوە اینجا ئەگەر ئێمە
بەهاتینە فەلسفەی پەروەردە و سیستەمی پەروەردەمان لەسەر بەها و قیمە کۆمەڵایەتیەکانی کۆمەلگای کوردەواری دانایە بە تەکید تاکی ئێمە تاکێکی ئەوە لا موبالەت نابوو وەکو مامۆستاوتی تاکێکی ئەوە بێ معریفەت نابوو ئەچێتە زانکۆ و لەوانەیە لە شتە ئەساسیەکان گەڕێ لەوانەیە فێری ئەتەکێتی قسەکردن نەبوو بێت لەوانەیە نەزانانی مافەکانی خۆی لەکوایە ئایا بریتیشکان سڵابێتە فریاد ڕاستی ئەمە حاڵی چارەسەری بکات نەخێر هەتا کۆی سیسەمەکە کە ئێستا هاتووە ئەگەر دراسیکی لەسەرکەی کۆمەڵێشتی زۆر جوانی تایە بەڵام بەداخەوە جارێکی تر پەیڕۆکەرانی سیسەمی بریتیشکان سڵکە ئەلبەتە ناوەندەکانی خوێندنا دیوە مەساڵەکە ئەم سیستەمیان گرتووە ئەوەندە مەسەلەن کار لەسەر جوانکاری بیناکانەکری ئەوەندە کار لەسەر جوانکاری ناخی خوێنکار و توانا و پەرەپێدانی تواناکانی مامۆستا حەسەن یعنی ئەوەی کە پێوترێ سیستەمی پەروەردەی یاخود عقلیەتی پەروەردەی لەناو سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستانە لە کوی ئەم قسانە ئەوە دەرەکەوێت کە ئەمە تا ڕادەیەک یعنی بایەخی نییە بە تایبەتی لەوەی کە لە ناوەندەکانی خوێندنیشا ئەمانەوەکو پێویست لایەن لێ نەکراوەتەوە بە بڕوای تۆوەکو توێژەرێک یاخودکو بڵین مامۆسایەکی زانکۆ ئەوەی کە تێڕوانیتانەیە ئەم سیستەمە پێویستی بەچی هەیە پێویستی بەوە نییە بە بڕوای تۆ لە ئاستی بەرزا کۆنفرانس کات لەسەر ئەوەی کە یاخود کۆمەڵێک میتۆدی گرنگ بخاتە ناوەندەکانی خوێنەوە بۆی بەها ئەخلاقیەکان لەوانەکانە بە تایبەتی وانەی پەروەردەی ئاینی پەروەردەی نیشتیمانی ئەوانە زیاتر ڕنگدانە و هەبێ لە ناو سیستەمی خوێندنا بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاو مامۆستا حەسەن بەر لە ناوبڕەکە ئەو پرسیارەم کرد تا چەند ئەمە پێویستی بۆیەوە کاتی ئەوە هاتووە کە لەم وڵاتاوە لەم دنیاە کە هەمومان دارای ئەوەمانەوە ئاتاجین بەوە هاوارمانە کە سیستەمی پەروەردەیەکی باش نییەوە تەنخەمی مناڵەکانی خۆشمانە بۆ ئایندە چی بکرێ باشە لە ئێستادا والله بنسبة طبعا سیستەمی پەروەردەوە ئێمە یعنی ئەوەی کە کاری فعلی و کردار بێ بۆی کرابێ شتێک نییە کە ببینرێ بەڕاستی بڵێن بۆ نمونە لە خوێندنە لای ئێمە لە جامیعە کەس محاسبەی ئەو تەلەبەیە ناکات لەسەر ئەوەی کەوا مامۆستا ئەتەکێتی قسەکردنی نییە کەس محاسبە ئەوەی ناکە جلوبەرگی چۆن بێ کەس محاسبەی ئەوەی ناکە یعنی شکل و ڕواڵەتی چۆن بێ کەس محاسبە ئەوەی ناکات چۆن قسە بکات چۆن قسە بڵێ و چۆن یعنی حڕێتێکی مطلقی پێدراوە بە شێوەیە کە هەرچێ بکە کەس محاسبەی ناکە ئەم یعنی ئەم بەو شێوەیە کە ئەم هەموو حڕێت و سەربەرزیە دراوە بەو کەسە کە لە خوێندەگایە ئا بەو شێوەیە ئەجۆڵێ و تەعامولەکە طبعا ئەمە لەکوێ فێری عیلم ببێ فێر نابێ بۆیە ئەگەر بکرێ کۆمەڵە شت هەیە ئەگەر لایەنی دینەکەیشی نەبێ هەر بۆ لایەنی ئینسانێکی خۆمان ئێستا خۆ لەو وڵاتانە کۆمەڵێ یاسا هەیە ئەگەر لایەنی دینیەکەیشی نەبێیان بۆ بەرژەوەندی خۆیان بۆ بەرژەوەندی کەسەکانیان خەڵکەکانیان هاونیشتیمانەکانیان کۆمەڵە شتیان داڕشتووە و کراوە بە بەرنامە و پێویستە جێبەجێ بکرێ ئێمە ئەو بەرنامەیەمان نییە بڵێن بەرنامەیەکی وامان هەبێ یا یاسا و ڕێنمایەکی وامان هەبێ ساڵانە مامۆستا بێدا بەگوێ تەلەبەکانان لە سەرەتای دەستپێکردنی خوێندن یا مامۆستایانی لە جامیعەیە بدرێ بەگوێم ئەو تەلەبانی کە وەرەگیرن لە بەشەکانە بە تایبەتی تەعمیم کرابێ یا کۆمەڵێ بڕیار هەبێ ئەوانەمان نییە بۆیە ئەگەر بکرێ بەڕاستی لە خودی حکومەتەوە لە وەزارەتەوە کۆمەڵە ڕێنمایی و تعلیمات و کۆمەڵە شت هەیە دەربچێ کە ئەبێ قوتابی یا خوێندکار پەیوەند بێ پێی ئێمە خۆمان ساڵانە لیژنەیە لە جامیعە دروستەکەن بڵێ لیژنەی جڵۆگیری پێڵەن یا ئەنزبات یعنی بۆ ئەمە ئەم قسەیە ئەم لیژنەیە ئیشی چییە ئەم لیژنەیە ئیشی ئەوەیە کێشەیەک هەبێ لەو کێشەیە قسە بکە بەڵام هیچ ڕێنمایەکی پێ نییە هیچ بەرنامەیەکی پێ نییە هیچ شتێکی پێ نییە بدا بە تەلەبەکان بە خوێندکاران بە قوتابەکان کە بتوانن جێبەجێکەن پێشوەختە بۆی کە تووشی يعني هەرپیان ناوتێ الوقاية خير من العلاج. بەڵێ مامۆستا بینیمە ساڵی ڕابردوو لە زانکۆی گەرمیان کۆنفرانسێک کرا لەسەر پەروەردەی تاگ لە هەرێمی کوردستان و کۆمەڵە توێژینەوەی جیاواز پێشکەش کرا یعنی بەشێک لەو توێژینەوانە یعنی بەڕێەکەی جیاجیا یعنی سیستەمی پەروەردەی یعنی کەم و کورتی زۆری تایەوەی کە دەریەخات
بەڵام ئایا بە بڕوای تۆ ئیشی ئەوەش نییە کە زانکۆکان ئیش لەسەر ئەمە بکەن ئەخر ئەم خۆ توێژنەوەی زۆرە نووسێ مامەسای زیرەکەیە مامەسای باش هەیە توێژنەوەی زۆر باش هەیە بگرە بڵێن نامی ماستەر و دکتۆرا بە تایبەتی لە پەروەردەیە ئەهێنرێ و ئەنووسێ بەڵام ئەم نامی ماستەر و دکتۆرایە تەنها کە نووسراای تدا ئەنە لە کتێبخانەکانە تۆز لەسەر نیشێت کاری پێ ناکرێت یعنی مەسەر ئێستا ئەنجومەنی وەزارەت ئەنجومەنی زانکۆ ئەنجومەنی پەروەردەکە کۆ بنەوە تەنها کوبنەوەکان لەسەر کارە ئیداریەکانە ڕێنمایان نییە بۆ کۆمەڵش ئەنجە کوا ئێمە لە ئەعلامە لە ڕاگەیاندنە گرنگی بە پەروەردە دراوە کوا لە کۆمەڵگاکەی خۆشمانە ئێستا وای لێ هاتووە یعنی گرنگیدان بە پەروەردە کەم بۆتەوە ئللا بڵێن لای خۆمان ئێستاوا باواڵێکی لایەنە عشایرەکەی نەبێ کۆمەڵشتی تاما بێ لایانی کۆمەڵاتێکی بەزنە مەبەستمەوە یعنی لای کۆمەڵی خەڵک وا دراوە بەگوێیە هەموو شتێ مەسموحە هەموو شتێ دروست یەکێک لەو وانە پەروەردانی زۆر گرنگە مامەساوانەی پەروەردەی ئیسلامیە طبعا ئایاوانەی پەروەردەی ئیسلامی بە بڕوای تۆ کە تۆ زۆر جار خۆشت ئەبینم هەم لە ئەکاونت عالەمی مەحفەلەکان زۆر جار قسە لەسەر مەسلەی پەروەردەی ئیسلامیەکەن ئایا وەکو پێویست ئەم پەروەردەیە لای لێکراوەتەوە کە کۆمەڵە بەهای وەک پێشتریش باسم کردمان هەجێک دانراوە تا ڕادەیەک گەر 100% نەبێ ڕوبەرێکی فراوانی گونجاوە لەگەڵ باری سایکۆلۆژی خوێنکارەوە خوێنکار دەرەتانی وەرگرتنی تا ڕادەیەک ئەتوانێ هەبێ بۆ وەرگرتنی ئەو سیستما کاسیستمی پەروەردەی ئیسلامی ئاینی پەروەردەی ئیسلامی پەروەردەی لە یعنی گرنگێکی تەواوی پێ نەدراوە یعنی چۆنی بە سەماعەند کۆمەڵە شت هەیە لە ناو بابەتەکانە یا ناو جامیعەکان یا ناو زانکۆکانە بەڵام بڵێ بە تایبەت ئەگەر لایەنە دینەگەیشن نەخوێننەوە چکە بەڕاستی ئێستا ئێمە ئەو پەروەردە ئاینی کە هەمانە وڵاتانێک کە بڕوایان پێێنێ خۆیان جێبەجێیەکەن خۆیان ئەگەڕێنەوە بۆ سەری بۆ ڕێکخستنی کاروباری ژیانی خۆیان بۆ دوورکردنەوە لە کێشە مەشاکلی خۆیان بەڵام لە وڵاتی ئێمەیە یعنی بەڕاستی لە جامیعەکانە تۆ بدوێت دەرزێکی پەروەردەی ئیسلامی هەبێ نییە بۆ نییە بە بڕای هۆکارەکە چییە لەبەرەوەی کە ینی لەبەرەوەی کە هۆکارەکەی گەڕێتەوە بۆەوەی کە ئەم کەسە واوەتراوە ئەگە ئەم پەروەردەی ئیسلامی بکرێ بە کەسێکی خراپ دەرەچێ ئەو فەهمە غەڵەتە دروست بووە لە ئاستی سەرەوە لە ڕابردووە ئەمە هەبوو دکتۆر حەسەن کە بازەوە کرا ئەمە تون و تیژی و تیرۆر و تۆقااندن و چوزانم بەریەکەوتن بەرهەمێنێ ئێخۆ هەردیسانەوە سێبارەیەکەمەوە ئەم سیستەمە پەروەردەی ئێستا لە ناوەندەکانی خوێندنایە هەموو باسی پێکەوە ژیان و ڕێزگرتن لە یەکتر و ئەخلاقی کۆمەڵایەتی و خۆشەویستی باوکو دایک و خۆشەویستی نیشتیمان و پاکڕاگررتنی ژینگە و هەموو ئەم پێدراوانە ئەم مەفهومانەی تیا وروژێنراوە پەروەردەی ئاینی پەروەردەی ئیسلامی چییە پێ دەڵێت درۆمەکە کە تەلەبەت درۆنەکە ئیتر واجبەکەی جێبەجێەکە پێ دەڵێ پاک بوو پاک و تەمیز بە ناپاکی مەکە پێ دەڵێ مەسەن زۆڵ لە بەرامبەرەکەت مەکە یا پێ دەڵێت تەجاوزی سنوور مەکە پێ دەڵێ تەداخلی بەرامبەرەکەت مەکە لە کۆمەڵە شتا ئەمە هەمووی پەروەردەکەی ناکە ئێمە ئەم لایەنانی کەوا بەسوودن بۆ خۆمان بۆ ژیانی خۆمان بۆ ڕێخستنی خوێندن لە خوێندنگاکان و بە تایبەتی لە زانکۆکانە ئەزانی ئەم کۆمەڵە شتانە ئەم چەمکانەگە بدرێ بە گوێی قوتابی خوێندکاران زۆر باشە بێ یعنی مەسەلەن تەلەوە ئێستا لەناو جامیعەیە کێشەی چی هەیە تەداخلات یەکتر زۆرەکەن هەر لە جلوبەرگەوە لە قسەکردنەوە لە تەعاملەوە لە ڕۆشتنەوە ئەمە ئەگەر ئەم فێر بکرێ پەروەردەیەکی ئیسلامی پێی بکرم لە کە تۆ بۆ نییە تەداخلی ژیانی بەرامبەرەکەت بکەی چونکە تەداخلکردن ئەبێتە کێشە دروستکردن و کاتێ تەداخڵێککە ئیسشارە پێەکە یا کە پرسێگر پێەکە ئەمە نازانێ بەڕاستی بەسم پەروەردەی ئیسلامی هانە دەنێ بۆچی بۆ منافەسەکردن کە تۆ بتوانانی کەسێکی قودوەبی لە خوێندن لە تەعامل لە دانیشتن لە هەسوکەوتن لە قسەکردنت ئەمەت فێرەکە ئەمە هیچ تیژیتیان نییە ئێمە ئەم کۆمەڵە بابەتانە کۆمەڵی بابەتی سەرەکی زۆر پێویستە بەڕاستی هەبێ بەڵام بندی لە جامیعەیە بابەتێک نییە ناوی پەروەردەی ئیسلامی بێ بابەتێک نییە یعنی یا لە قۆناغێکە یا قسمێکی تەواو ئێستا بەڕاستی لە جامیعەکانی دەرەوەی سلێمانی جامیعەکانی بەغا جامیعی مۆسەڵجە کە من بۆ خۆم دەرچووی زانکۆ بەغام بڵم لە هەموو کۆلیجەکانە کۆلیجی پەروەردە بەشێکەیە پێوتێ بەشی علومی ئیسلامی پێوتێ بەشێکە کە لەناو پەروەردایە ئەم بەشە
ماسی پەروەردەی ئیسلامی بۆکە باسی زانست ئیسلامیەکانە بۆکە ئەوانەی کەوا ئێمە پێویستمان پێێتی یعنی ئێستا ئەوەیشی کە لەسەر ئەو ڕچکەیە نەڕوا هەر لە خۆ پێی خۆشە ئەوەی کە کاری لەگەڵانکە ئەوەی ئیشی لەگەڵانکە ئەم پەروەردە جوانەی لە نابێ کەواتە مامۆستا دکتۆر حەسەن کەواتە یعنی ئەمە هەر بۆ خۆی لە سەرەتاوە بایەخی پێنەراوە تۆ سەیری اختصاسەکانی تریشکە لە ناو وەزارەتی پەروەردە بۆ نمونە بە تەنانە بەوانەی هونەریشەوە کە لەم کۆتایانە بایەخدرا بەمەوە ئێستا واشدانراوە لە خشتەی وانەکانی ڕۆژانە سەرپەرشتیارەکان بەشێکیانەڵێن ئەگەر نەخرایەوانەی یەکەم ئاگادارمان کە بە مامۆستاکان بۆ ئێمە لێ پێچینەوە لە بەڕێوەبەرەکان بکەین یعنی مەبەستیەوەی خەنەوانەی یەکەم بەڵام پەروەردە ئیسلامیەکە لە دەرسی کۆتایە هەتا ئەم لەحزەیە ئەوان مشریفیشیانێ سەرپەرشتیاریانێ بەڵام وانەی پەروەردەی ئیسلامی سەرپەرشتیاری ئەمە هەر بۆ خۆی بە بڕوای تۆ هەل لە سەرەتاوە لە ئەساسەوە هەست بەوە ناکە کە بە جۆرێ لە جۆرەکان ئەم وانەیە بۆ کوانێکی لاوەکی لی دەڕوانرێت وەکو وانەیەک نەک لاوەکی بۆ وانەیەک دانراوە بگرن لە ئاسی سەرەوە لەوانەیە گە دەستی بۆ برێ بەڤش بزانرێ بە ترس بزانرێ وانە ئەم بەعکسەوە ئەم جۆرە بابەتانە ئەم جۆرە پەروەردەیانە پەروەردەیەکی زۆر جوانە تۆ پێ دەڵم یعنی بەڕاستی کە لە ناو جامیعەیە چۆن مەسەن ئینگلیزی پێویستە عەرەبی پێویستە کۆمپیوتەر پێویستە کۆمەڵێ بابەتی تر مختبەراتی هەیە کۆمەڵێ بابەتی تر بگرە تا ئەوانە زیاتر دەرسی زیایی بۆ دانرێ ئەم جۆرە بابەتەیش زۆر پێویستە چونکە تۆ ئەدەوێ وڵاتەکەن لە کێشە دوور بێ هەست بە ئاسایش و خۆشی بکە ئەبێ ئەم جۆرە پەروەردەیەت یا بێ یعنی تو هەڵسە ئەو کۆمەڵە چمکانە هەڵبژێرە بکە بە کتێبێک و دای بنێ کە لە واقعی ژیان تا پێویستی پێێتی تۆمە چۆن لایەنەکانی تر کۆمەڵە مەسای لێ با نەوترێتەوە قەیناکە هێندە قوڵبوونەوە نەبێ لە بەڵام لایەنە بەهای و ئەخلاقیەکە طبعا زۆر پێویستە یعنی ئێستا بڵێ تەلەبە باسی کاتی لا بکە کات کە چەنە پێویستێک ئەم کاتە گرنگی پێ بدەی بۆی کە سبینێ کە هەیە بۆ ئیمتیحان هیچ نازانێ یەکسەر داوای ئەو بۆکە کە من ئیمتیحان ناتوانێت امتحان بە یا مەسەڵەن کۆمەڵ بەڵگەر بۆێنێتەوە کە خۆی دیارە ڕاز نییە کەواتە ئەمە وا پەروەردە نەبووە کە ئەبێ گرنگی بە کاتەکەی با گرنگی بە قسەکانی بەڵێ سپاس دکتۆر مامۆستا ڕێواز ئێوە توێژینەوەتان یاخود ماستەرەکەتان لەسەر مێژووی هاوچەرخی کوردە لە قۆناغێکی دیاریکراوان و سیوتانە ئێمە لە ناو مێژووی ڕابردووی خۆمانە بە تایبەتی سەرکردەکان لەوانەیە بوون تۆ باسی کۆماری کوردستان کرد قازی محەممەد کۆمەڵە بەهای ئەخلاقی تیا بووە بەهای دینی تیا بووە هەر ئەو فۆرمەی کە ئیشی پێکرۆ فۆرمێکی ئاینی بووە کە پەیوەندی بە کەلتوری پەروەردەی خێزانی شێوە هەبووە ئایا ئێمەگە بگەڕێنەوە بۆ ناو مێژووی ڕابردووی خۆمان وە بگەڕێنەوە بۆ ناو ئەو ڕووداوانەی کە لە ناو مێژووە هەبووە ئەمەی ئێستا قسەی لەسەرەکەین مامۆستا گلێ و نیگەرانی لەوە دەرەبڕێکە لە سیستەمی بۆ ناوانەی پەروەردەی ئاینیە ئیسلامی بایەخێکی ئەو توی پێنەدراوە ئایا ئەمە بۆ خۆی کەلتور بۆ ئێمە لە ڕابردووە هێناومانە یاخود ئێستا ئەو مەترسیا و مەخاوفەیە بە سیاسیکردنی مەترسیەکان بەرامبەر بەدین دروستەکرێ ئایا بۆ خۆی لەناو شۆڕش و ڕاپەڕین و ڕووداوەکانی ئەمە بۆ خۆی ڕنگدانەوەی هەبووە ئەم پەروەردە و کەلتورە ئاینە یاخود ئەم بەهایەکە بەهایەکی گرنگ بووە لە ناو مێنتاڵەتی و عەقڵیەتی تاچی ئێمە بەڵێ وەڵاهی ئەو بابەتەی کە بەڕێستان باسان کرد مەسەلەی کۆماری کوردستان و قازی محەممەد و ئەو ئەزمونە با بڕوای من وەک توێژەرێکی بواری مێژوو جوانترین نمونەی ئەزمموی پێشکەش کرد قازی محەممەد وەکو سەرکردەش لە عەقڵێتی تاک بە تاکی ئەم گەلی کوردەیە ئەمێنێتەوە هۆکارەکەی وەک خۆ دوتت ڕەنگە بە دەرەجەیەک پەیوەندی بێ بەو پەروەردە ئەخلاقی و دینیەی کە خودی قازی هەیبووە وەک سەرکردەی کۆماری کوردستان زائیدەن وەکو خۆ دوتت کۆمەلگای کوردی ئێمە ئایا کۆمەلگایەکە بە کولتور کۆمەلگایکی بەڕەوشتین فعلەن ئێمە لە کولتورمانە کۆمەلگایکی بەڕەوشتین بەها ئەخلاقیەکانمان باش زانیوە ئێستا بۆ لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیایە لەگەڵ بە مۆدێرنەبوونی هەموو جیهانە ئێمە خەریکین وردە وردە بەهاکان لامان کاڵا بێتەوە ئایەوە تاکی کووردە ئەوەندە بێگرنگی و لاموبالاتی سەیری بەهاکانەکات یان بە سیاسیکردنی کۆمەڵێ بەها و سڕینەوەی کۆمەڵی بەهایترە بە بڕوای من فعلەن بە سیاسیکردنی کۆمەڵی بەها و سڕینەوەی کۆمەڵی بەهایترە جاوەکو ئەم بەهایەنە هۆکارەکەی چیەوە هەندێکە سڕنەوە هەنێکی تر تۆ خەکرێتەوە ئایەکو مامۆساوتی
سیاست ئەوەنە لە ئاین تۆقیوە کە تاکێکی توندڕە و تاکێک بەرهەم بێنێ تونند و تیژی بەرهەم بێنێ کۆمەلگا بە ئاقارێکی خراپابارە یا ڕووی ئاینەوە نەگرژ و ناشرینە یا نیزامی کوردی سیستەمی فەرمانڕەوایەتی کوردی ئەوێ ببێ بە بەشێک لەو سیستەمە عیلمانیەی کە ئەمڕۆ جیهان ئیدارە ئەیات بەڵام ئەوەی زۆر گرنگە من ئەمێ ئالێرە ڕادگرم ئایا ئەمە حەز ناکەی تووشی بەریەکەوتنە بێت لەگەڵ ئەو کەلتور و ئەخلاق ویاتەوە ئەو ڕەوشتەی کە بەڕێزت باسی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی بەڕەوشت و بە ئەخلاقە بە پێدراوەکانی خۆی کە لە هەڵقوڵاوی دیدا ئاینەکەیە بە بڕوای تو ئایا ئەگەر ئەمە لە ناو میتۆدی پەروەردەیی یابێ یاخود ئێمە ئەگەر ئەم پەروەردەیی کە لە ڕابردووە هاتووە لەگەڵ سیستەمی پەروەردەیی ئێسا ئەمە ئەگەر ناهاوسەنگ بن بەریەک ناکەون خۆی بە تەکید بەریەکەوتنێکی وازەح ڕوویاوە تا لای ئێمە مناڵن کەمتر هەز بەماکرێ بەڵامەکو مامۆستا فەرمووی کاتی ئەچێتە لای ئەوان ئیتر تاکێکی وێرانە چێتە لای ئەوان تاکێک ئەنتیمای بۆ خودی خۆی نییە چجای بێ ئەنتیمای بۆ گەلەکەی هەبێت بۆ نیشتمانەکەی هەبێت ئەتەکێتی قسەکردن نازانێ مافواجباتی خۆی نازانێ بزەبت کێشەی هەرەسەرەکی دەسەڵات لە وڵاتە دواکەوتوەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە کوردستانیشەوە ئەوەیە بەبی ئەوەی ئەو قۆناغبەندیەی کە کۆمەلگا جیهانیەکان لە ڕووی کۆمەڵایەتیەوە بڕیویانە بەبی ئەوەی ئێمە قۆناغبەندیمان بڕی بێ خێرا کەوتونێتە ناو ئەو پێشکەوتنە کۆمەڵایەتی لای ئەوان ڕوویاوە نازانمەگەر ناوی پێشکەوتن بێت ببوورە چکە پێشکەوتی خەریکە ڕامانە پێچێ بە تایبەتی گەنجەکانمانی لەگەڵ خۆیان ڕاپێچاوە کەواتە بۆی ئەم بەریەکەوتنی کولتورانە ڕوونەیات مەفروض وایە سیستەمی سیاسی بیر لەوە بکاتەوە هاوسەنگی کۆمەلگاکەی لە پێش لاسایکردنەوەی هەر جۆرە سیستەمێکی تری باوی جیهانیەوە بێ بۆ ئەوەی ئەم هاوسەنگێش دروست بێ فعلە نەبێ بە سیستەمی کۆمەڵایەتێکی خۆمانە بچینەوە کام بەهایەی تاکێکی دەڕازگۆ و دڵسۆزی پێگەیان دووە لە کۆندا ئێمە هەوڵ بین هەمان بەها دروستکەینەوە قەیچێکە باسوود لە تەکنۆلۆژیا وەرگین ئێمە نەمانوتۆ دابڕێن لەو گۆڕانکاریانێک کە ئەمڕۆ لە جیهانە ڕۆیان و فەرزە بێ بەسەرتا بەڵام با بەریەکەوتنەکان کەم کرێتەوە بۆی ئێمە تاکێک دروست نەکەین هەم کولتوری نەتەوەکەی خۆی وڵاتەکەی خۆی لە دەستیا بێت هەم نەبوو بێ بە بەشێک لە کولتوری ئەو وڵاتە تاکێکی سەرشێوە و لەبێت بەڵێ شتێکە لێرەیانی تووسی کە وڵاتە پێشکەوتوەکانیش تەنانە کە سیستەمێکی تۆ باسی ئالمانیت کە یا سیکۆلاریانەیە کە دینیان تەواو دوور خستۆتەوە لە مەسائلی بەڕێوەبردن و کارگێڕی و دەوڵەت بەڵام وانەیەکیانەیە کە وانەی ئاینیە یا وانەی تربیەتی تر ئاینی مەسیحیە جوولەکەی لە زۆر لە وڵاتە پێشکەوتەکانە دەیان تەجروبە و ئەزمون هەیە سێرچی بۆ بکە لە هەموو عالەمابێت لە ئەمریکا لە وڵاتانی خۆراوایی ئەوروپا یعنی ئەمانەی ئەزانە کە دینیا پەروەردەی ئاینی کەلتورێک دروستەکە چۆنڵی کەلتوری پێکەوە ژیانوە بوونی قێم لە ئینسانات و باسی ناو مێژووی ڕابردوو ئێمەت کرد یعنی کاتێک کە مێژووی کورد دەخوێنیتەوە بە تایبەتی لە 50 ساڵی تا 50 ساڵی یەکەمی سەدەی بیستەمیش سیرەکەی بەشێکی زۆر یا دکتۆر حەسەن ڕووبەرێکی فراوان لە شۆڕش و ڕاپەڕینەکانی ئێمە بارگاوی بووە بە کۆمەڵی بەهای ئەخلاقی و ئاینی کە پێشەواکان ئاینی بوون پیاوانی تەریقەت و پیاوانی ئاینی بوون نوێنەرایەتی خەڵکیان کرد و قلوبی خەڵکیان بەدەست بووە یعنی بە بڕوای ئێوە یعنی ئەم کەلتورە و ئەم شێوازە کە بەردەوام بووە ئێمە لە ڕابردووە زەرمان لێکرۆ تاوەکو ئێسەوەکو مەخاوفێک سەیری بکەین خۆی بە تەکید ئێمە زەرمالیە نەکردو چکە گەر بە مێژووی کووردا بڕۆیتەوە لە ساهشتای ڕاپەڕین و شۆڕشەکانی کورد هی کۆتایی سەدەی 90 و سەرەتای سەدەی 20 پیاوانی ئاینی کردویانە ئەگەر لە ساسڵ پیاوی ئاینی نەبوو بێت کەسێکی کۆمەڵایەتی بۆ بارگاوی بۆ بە ئاین باشە کەواتە لە ئەسڵا ئەساسەن ئەم مخاوفێکی ناو کۆمەلگای کوردی نییە هەڵقوڵاوی ناو کۆمەلگای کوردی نییە ئێمە بۆمان نێراوە بارگاوی کراوی بەڵێ بەڵام ئێمە چۆن ئەتوانین وا بکەین کۆمەلگای خۆمان بنیاد بنێینەوە ئەو ترسەشمان لە ئاین نەمێنێ ئەوە ڕۆڵی کەسانی ئاینیە جارێکی تر ڕۆجوانە ڕاستقینەکەی ئاین پیشانی خەڵماوەسا ڕێواز ئەگەر وەزارەتی پەروەردەیە سیستمی پەروەردە ئەمە نەکا بە سیاسەتی خۆی بیکە یعنی ئێمە هەمە ئەگە من نەبێتە ناو سیاسەتێکی پەروەردەی لە عەقلیەتە بچێنرێت و بکرێت بە زیهنیەتێکی وا قوڵ بچێنێ لە عەقلیەتی تاکە ئێمە لە کۆ دەست پێکەین لەوانێت دەیان و سەدان ڕێکخراوەکەی مامۆستا حەسەنوان هەبێ لە ئاستی خۆی و چالاکی ئەیکا هەوڵێکەیە بەڵام هەوڵەکان هەوڵێکی شخصی و هەوڵی لۆکاڵین بەڵام لە ناو سیستەمی پەروەردەیە هەوڵێکی گشتگیرترە ئەگەر ئەو نەکا کوێ بیکە ئەمە مامۆستا بزەبت سیستەمی پەروەردە بەشێکە لەو سیستەمە سیاسی ئەمڕۆ وڵات بەڕێوە بات سیستەمی سیاسی ئێمە سیستەمێکە
گۆشێکی بۆ ئاین نهێشتۆ لە بەڕێوەبردنی وڵاتە ڕەنگە هۆکار هەبێت بەدەر لەوەی کە بەرگاوی کراون بۆ مخاوفە سیاسی کە لە تارە ئیسلامیەکان هەیەە مەسەن کۆمەڵی ئەزمموی ناشرینی شەبوو خەڵکی ترسان وکو ئەزمونونەکەی داعش بە بەرچاوی بەڵێ پاساوی یا بەدەسەوە بەڵام بە بڕوای شتێکی وەختی بوونەمان بزەبت بەڵام بە بڕوای من لێکەوتە دەرهاوێشتەکانی ئەو ئەزمونە تاڵی داعشیای ئەگەر بە ئەن قەسیش بوو بێت بۆ دەیان ساڵی تر لەناو کۆمەلگا دواکەوتەکانە بە کۆمەلگای کوردستانیشەوە شوێنی خۆی ئەمێنێتەوە وەک پاساو بەکارهێنرێتەوە تا چەند جارێکی تر و سیستەمی پەروەردە بێوێت ئاین لە ناو سیستەمەکەی خۆیان وەک پرۆگرام جیاکاتەوە لێت ناشارمەوە من ئومێدم بەمەیان نییە تەسەور ناکەم سیستەمی پەروەردە هەنگاوێکی لەو جۆرە بنێ بەڵێ مامۆستا دکتۆر حەسەن من ماوەی بەرنامەکەشم زۆری نەماوە بەڵام زام هەمان ڕای مامۆستا ڕێواستەیە ئەو مەترسیەتی تۆ پێشتریش باست تەنانەت لەوانەیە زمان بۆ خۆی ڕۆڵ بگیڕێ لە مایە زمانی گەیاندن وە قسەکن ویستت یعنی پێشتر هەندێک مناقەشەمان کردەوە بەر لە بەرنامەکە باسی پەیوەندی نێوان زمان و پەروەردەت کردووە یا ئەم بەهایانە ئەوەی مامۆستاش باسی کرد دیسانە موتوربەی کەینەوە بە زمان و پەروەردەوە ئایا ئەم ڕەشبینە لای بەڕێزی شتانەیە لە ناو سیستەمی پەروەردەیی هەرێمی کوردستاندا ڕۆڵی ئاین و پێگەی دینیا وانەی پەروەردەی ئیسلامی بەرەو لاواز بوون و لاواازتر بوون بچێ هەروەکو باس ئەکرا هەوڵێکە بوو پێشتر هەوڵێکە بوو کە ئەم وانەیە نەهێڕێت تەنانە قسە لەسەر ئەوە شکرا کە لە دەرەوە پلانێک دانراوێ بۆ ئەوەی کە ئەمە بکرێ من میوانێکی بەرنامەی پێشم باسی لەوە کرد تی خۆشببختانە من پەیوەندیم لەگەڵ وەزیری ڕۆشنبیریا کرد و ئەوەمان ڕاگرتووە کە قسە لەسەرەوە بکرێ وانەی پەروەردەی ئاینی لە دەرەوە سیناتۆر بێ یاخود خەڵکیی تر بێت چەند لیژنەیەک داینێت بۆ ناو سیستەمی پەروەردەی لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە ئەمە هەموو موتوربەی بکەینەوە بە ئەمە ترسیە چاوەڕێ ئەوەکرێ ئەم ڕوبەرە زیاتر بکرێ و ئەکرێ ڕژبین بین یاخود ئەکرێ ئێمە گەشتبین بین و نەوەستین و بەردەوام ئیشی خۆمان لەسەر ئەو بکەین کە ئیش لەسەر بەکەلتورکردنی و یا بەهای ئاینی و پەروەردەی ئاینی و تەنانە نیشتیمانی و مەدەنیش لەناو زیهنەتی خوێندکارا بچێنرێت. طبعا يعني بەڕاستی ئەوە شەرمێ داوا لە وەزیر بکرێ بڵێ کاکە ئەم مەسەلەی پەروەردەی ئاینی یا کار بۆ بکرێ پەروەردەی ئاینی لەناو خوێندنگەکان نەمێن یعنی بۆ ئەمە کەی ئیشی کەسێکە کە بەناوی وەزیرەوە ئێمە مشکلەکەمان لەوە ئێمە وەکو هەڵبەت لەوانەیە ئێمە وەزیرەکانی پێشیا سیستەمێ بیکە مەرج نییە ئێستا خۆشببختانە خەڵک گەشتبینە بەرامبەر بە وەزیرەی کە ئێستا هەیە من لێرە وەسفی نەکەمەوەی کە ئێستا وەزیری پەروەردەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی ئێرەمە لەوانەیە هەندێک گەشتبین من تا ڕادێ ئایا من ئەمێ ئەوە بڵێ ئایا ئەم گەشتبینی ئێمە ئەکرێ پاڵی لێبین و گەشتبین یاخود ئەبێ هەوڵی ئێمە بە گەشتبین و بە پاڵبینەوە بەوانە ئەم پەروەردەیە ئەگەر بێت و بەکردار بابەتی بۆ دانەندرێ و کەسایەتی چاکی پسپۆری لێ هاتووی بۆ دابین نەکرێ و وە بەڕاستی گرنگێکی چاکی پێ نەدرێ ئەم پەروەردەی ینی بەهاکانی پەروەردە کە ئاینی بێ یانەتەوەی وجودی نامێنێ سەر بەڕاستی لەناو خوێندنە لەناو زانکۆکانە کە بەشەکان کە زۆرن کوا ئەوە لە هەموو بەشەکانە ئەبیسترێ ئەم جۆرە بابەتانە ئەگەر بە بیستنیش بێ بدرێ بە گوێی خوێندکارانە قوتابیانە نییە ئەگە بلاانە لە بەشێکە هەبێ لە بەشێکە تاوان ئەمە لە بەشێکە هەبێ ئەمە بەرەو ئەوە ئەچێکە نمێنێ بەشەکەش سبێنێ نامێنێ چونکە بەڕاستیە ساگە بێت تۆ لەناو شوێنێکە کە بووی بە شاز بووی بە نادر کەم بووی ئەوەش نامێنێ بەڵام ئەگەر هاتوو گرنگی پێدرا بە شێوەیەکی گشتی ئێستا بڵێن بۆ نمونە ئینگلیزی بۆ بە بابەتێکی گشتی لەسەر جەم بەشەکانە یعنی لە هەموو پسپۆڕەکانە لە هەموو بەشەکانە با لە زمانی عەرەبیشە ئێستا ئینگلیزی دانراوە بابەتێکی گرنگە ئێستاش عەرەبی تقریبا وای لێ هاتووە کە لە زۆر لە بەشەکانە بۆتە بابەتێکی گرنگ عەرەبێکی عامە پێوتە عەرەبێکی باشە با پەروەردەیەکی عامەیشە بێ ئەم پەروەردە عامەیە نیشتیمانی تیابێ ئاینی تیابێ کۆمەڵایەتی تیابێ علمی تیابێ لە هەموو بوارەکانی ئەم پەروەردەی تیابێ یعنی چەند بابەتێ بێت و تیابێ عامە بێ لە هەموو بەشەکانی شەبا بوترێتەوە و زۆر زۆرمە پێویستمان پێێتی بەڕاستی مامۆستا سبەینە سێرێکی ئەم تەلەبێتە خەڕوجەکە لەبەرەوەی کە نەقسی هەبووە لەم بوارەیە لە ئیشەکەی خۆیان پەروەردەی تیان نابینی استقلالی تیان بینی دکتۆرە مهندسە زانێ هەر کەسێکە کە لە بوارەکەی خۆیان سبەینە تەواوە بێ سیرێکی ڕاستە زیرەکە لە بەڵام کەم تەخەمەکەی لەوایە ئەمە پەروەردەی تیانی
نەخێر ینی ئەگەر بێت و تعمیم نەکرێ گرنگی پێ نەدرێ وەکو چۆن گشتگیر بکرێ بۆی کە لە ناو نەچێ ئەگە ئەم کارانی بۆ نەکرد لە ناوە چێ سبێن هەر خۆشمان تووشی کێشە و مشکل ڕێکخراوەکانی ئێوە هیچ ئەم بۆشانە پڕکاتەوە ڕێکخراوەکانی ئێمە تەنها سیمینارەکەین سیمینارەکەین دانیشین و وەرکشۆپەکەین کۆمەڵشتەکەین کە ئەیدەمە گوێ مامۆستایان و قوتابیان و خوێندکاران بەڵام ئایا کەسێکی دوایی بڵێ کای لەسەر کات جێمەجێ بکرێ یا ببێتە بابەتی یا بێتە بەرنامە هەر چالاکیەکە و کۆتایی پێ هەرەو نەیە هەرەو دقەیە ئەمیسرە و ئەوترە و ئیتر دوایی ئێوە ئیش لەسەر بەهای ئاینی شەکەن طبعا هەمووتیە بەهای ئاینی تایە بەڵێ ئێمە لایەنی ئەو هینەی ئێمە ئەو ڕێکخراوە ئێمە تایبەت نییە بە بوارێکی تایبەتەوە لە پەروەردە بەڵێ بەس پەروەردەی کۆمەڵایەتی بێ یا بەس پەروەردەی ئاینی بێ یا بەس پەروەردەی گشتگیرە هەموو لایەنەکانی تایە بگرە لایەنە ئاینەکەشی زۆر زۆری تایە ئێوە ئێستا تۆ دکتۆرێکی جامیعی مامۆستا یعنی ئێوە ئایا لەگەڵ لایەنی پەیوەندیدارە ناتوان یعنی چۆنەڵی فیدراسیۆنێ دروستکان یاخود یعنی کۆبوونەوە ڕێکخان ڕێکەوتنێ بکەن لەسەرەوەی کە خەم لە ئایندەی پرۆسەی پەروەردەوە بایەخی وانەی پەروەردەی ئاینی لە هەرێمی کوردستان بخۆن و بەتەمانیمە بەتەمانی ئێستا ئەوانەی کە ئێمە ئەو پرۆژانەی کە ئێمە پێشکەشیەکەین و بە کۆڕوسی منار و بۆ ورکشۆپ و ئەمانەیە دوایی بکەین بەڕاستی بینێرین ئەگە بۆمان بکرێت دانیشتین بۆ بکەین لەگەڵ لایەنی پەیوەندیدار کە بتوانێت ئەمە جێ بکاتەوە لە خوێندنە بەشێکی بۆ دابنێ وا هیچ نەبێ بە شێوەیەکی کەمیش بێ تعمیم بکە من ماوەی بەرنامەکەم تەواو بە کورتی لەسەر کۆی ئەوەی باسمان کرد لەسەر بەها باڵاکان و هەروها معریفەی پەروەردەی لە هەرێمی کوردستانە دوا قسە چییە؟ وەڵا دوا قسەمەوە ئومێدەوارم کە گرنگی زیادی پێ بدرێت چکە بەڕاستی ئێستا بوونی هەیە بەس بوونەکە بە نسبەتێکی زۆر کەم بوونی هەیە مامۆستا ڕێواز بەڕێز دەگەر شتێکت ما بێت لەسەر کۆی تایتڵی بەرنامەکەی ئێمە لەسەر بەها باڵاکان و معریفەی پەروەردە بە تایبەتی خودی پەروەردەی ئاینی لە هەرێمی کوردستان شتێکت ما بێت دەرفێتێکت پێدەین باڵێ وەڵاهی لە هەموو دنیاە کۆمەلگایەکی ئارام و پێشکەوت و کۆمەلگایەک هەموو شتێک مافەکانی تیادا سەبەر بێ حتمما پەروەردەش و مافەکان وەک بەشێکی هەرە گرنگی سێکتەری ژیانی تاک بە تاک بەرەو پێشەوە چێ ئەمە ئەرکی تەنها کەسێک و تەنها لایەنێک و تەنها لایەنی بەرپرس نییە ئەرکی تاک بە تاکمانە لە خێزانەوە هەتاوەکو کۆمەلگا و هەتا سیستەمەکەش بە هەمومانەوە خەمخۆری پەروەردە و خەمخۆری چەسپاندنی بەها باڵەکان بین و گەشتبینم بەمەیان بەڵام بەهۆی پەروەردەیەکی ئاینی بێ بەمەیان گەشتبینی بەڵێ سوپاس بۆ مامۆستا ڕێواز توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد سوپاس بۆ دکتۆر حەسەن سابیر مامۆستای زانکۆ و شارەزا لە بواری سیستەمی پەروەردەی و چالاوانی بواری پەروەردەی سوپاس بۆ ئەم دەرفەتا بۆ ئێمەتان ڕەخسان وەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست سوپاسی ئێوەش دەکەین کە تاوەکو ئێستا بە دیار بەرنامەکەمانەوە دانیشتن پێش ئەوەی کۆتایی بە بەرنامەکە بێرم دەمەوێت سوپاسی ناوەندی ڕۆشنبیری ڕەهەن بکەم کە کەلعادە هەموو جارێک شوێنێکمان بۆ ڕەخسێن یاخود ئێرەمان بۆ ڕەخسێنە گفتوگۆیکی معریفی لەسەر باسێک و بابەتێکی گرنگی فکری و معریفی و پەروەردەی و کۆمەڵایەتی کۆمەلگای کوردی بکەین دووبارە سوپاس بۆ هەموو